کەواتە خانەوادەکەی نانی بەیانیان خواردیا، خانەوادەکەی نانی نیۆڕۆیان خواردیا، منداڵەکەمان جارێ خەوبەری نەدایە. دەمێنێتەوە ساعتی 4 داچ دەڵێ برسیتی خواردن نییە، چی بکە کێکەچی بدێت، چی بکە بپسیەکی بدێت، چی بکەش. ئێوە چێ و ئیشێ دەکاتن بەخۆی خانەوادەکەی دەکات. کەواتە منداڵێک کە خەوی خراپ بوو درەنگ خەوت، کەواتە لێکەوتەی لە دوایە، لێکەوتەکە چیە؟ جەمی دەڕوا. 1 2 هۆرمۆنی گەشە لە خەوی زووە، کەواتە هۆرمۆنی گەشە هەموو کەسێک هەیەی لە چێندە لە مێشتی ئەو کەسە دەردەدرێتن بۆ جەستەی، کەواتە خانە نوێ دەکاتەوە، باڵا دەردەکا، کێشی زیاد دەکات، تەندروستی باش دەکات، وزەی زیاد دەکاتن. چۆختێک دەردەدرێ خەوی زووی شەوان. کە منداڵێک خەوی درەنگ بوو هۆرمۆنی گەشەی ڕۆیشت، ژەمی سبەینی ڕۆیشت، ژەمی نیۆڕۆشی تەقریبان ڕۆیشت. ئێوە قوتابخانەش هێبیتن، لە قوتابخانە جارێ یەکەم 2 دەرس تەرکیزی نییە. دکتۆر منداڵەکەم لە قوتابخانە زۆر باش نییە، تەرکیزی زۆر باش نییە، تەرکیز ناکە، زۆر زیرەک نییە، دەرسی پێ دەڵێین زۆر زیرەک نییە. ئەوە شۆکارە. کەواتە منداڵێک گەورەیەک بەس ناڵێ منداڵ گەورەش خەوت زوو بێ و زوو هەستی وزت باشە، تەرکیزت باشە، ئاگاد لە دنیاە، خواردنت باشە، هەموو شتێکت باشە. پرسیاری گرنگ دکتۆر، نانی بەیانیان کارگەریە لەسەر گەشە؟ هەموو شتێک دکتۆر جانیان من گوتم پاکجە یەک شتە. یعنی ئەو نیە بڵێ منداڵێک نانی بەیانی نەخوا کورد دەردەچی، نا نانی نیۆڕۆ نەخوا کورد دەردەچی، بەس ئەتوو سیستەمی ژیان ئەو هەیە.